بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ من سیرات بابانیم خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامی هەفتانی وەرزش بەریداری ئێوەی ئازیز شادەمەوە. بینەرانی ئازیز بۆم هەفتەی بەرنامەکە تەوەرەکەمان تایبەت کردووە بە ڕاکێشانی تیروپشکی قۆناغی 16 خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا ناسرا بە چامپیۆنز لیگ بۆ شەنوکەوتکردنی ئەم باسە و گفتوگۆی زیاتر لەسەر باسەکە لە نێو ستۆدیۆ بە سوپاسەوە مامۆستا دانەر ئەسڵان ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری تۆ پێمان کردووە. مامۆستاکیان سڵاوت لێبێ و دڵخۆشم ئەمڕۆ لەگەڵمانی. سڵاو لە بەڕێزت، سڵاو لە بینەرە خۆشەویستەکانتان، خۆشحاڵین کە بەرنامەیەکی جوان پێشکەش بە بینەرانتان بکەین. مامۆستاجان ئەگەر پێم خۆشە سەرەتا لە یاری بارسەلۆنا و ناپۆلیەوە دەست پێ بکەم کە هەرچەنە لە دوهەمین ڕۆژی یاریەکانی سوونی قۆناغی 16 خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بە هاوبەشی لەگەڵ یاری ئەرسناڵ و پۆرتۆ لە دوهەمین ڕۆژا بەڕێوەچێ، بەڵام من پێم خۆشە یەکەم یاری لەو یاریەوە دەست پێ بکەم بەهۆی ئەوەیەوە ئەگەر بڵێن نتوانین بڵێن بەهێزترین یاری قۆناغەکەش بێ بە هاوبەشی لەگەڵ یاری پۆرتۆ و ئەرسناڵ یاخود ئینتەر میلان و ئەتلێتیکۆ مەدرید، ئەمانە وەکو ناو بەهێزترین ڕکابەریەی تر دواتر ئەویش ئەجوای یاریەکە ئەزانێکشیە بەهێزترین ئاس پێشکەشەکە و کێ لاوازترین نەبێت لە نێو قۆناغەیە. سەرتا گرچینە لای ئەو باسە خوێندنەوەی تۆ بۆ ئەم یاریە چێوە پێ دوایە بە چاوی بتوانێت ئەم کێشانی لە ماوەی ڕابردووە تووشی بۆتەوە و بتوانێت چارەسەری بکەوە بەرشلۆنەیەکی بەهێز ببینی لە بەرامبەر ناپۆلیەوە. ناپۆلی چی پێ بۆ بەرامبەر بەرشەلۆنە؟ بەڵێ خۆی لەوانێ من لەمەیاندا لەگەڵتان نەبم زۆر چکە تامانی دوو لەوانەیە زۆر شت بگۆڕێ، لەوانەیە خودی چاوی ڕایەنەری بەرشلۆنە بێ، لەوانەیە واڵتەر مازاری ڕایەنەری ناپۆلی نەبێت و کاتە لەبەرەوەی بەهاتنی مازاریش بۆ ڕێبەرایەتیکردنی تیپەکەی کە پاش ساڵ پاڵەوانی سێریایی بوو لە دوای سپالێتی و لە دوای ڕۆدی گارسیا، ناپۆلی هەر دۆخی باش نەبووە. ناپۆلی بە بەردەوامیە دۆڕێتەنان لە قۆناغی 16 جامی ئیتاڵیاشا لە بەرامبەر فرێزیۆنینی دووچاری دۆڕانێکی گەورە هەو لەسەر یاریگای دیێگۆ مارادۆنا بەمەش لە جامی ئیتاڵیاش چۆ دەرەوە. ناپۆلی بە هیچ جۆرێ و ناپۆلی پارساڵ نییە و بەرشلۆناش لەگەڵ چاڤی هەرناندێزا من پێم وایە چاوی سەرڕایەوەی مێژوویەکی زێڕی نییە، سەرڕایەوەی یاریزانێکی مەزنە، سەرڕایەوەی خۆی لە قوتابخانەی لاماسیاوە دروست بووە، بەڵام پێم وایە چاوی هەرەوەی پێ بۆ بەرشلۆناوە زۆر ئەرکەکە قورسێ سا لەسەر شانی چاوێ. لەگەڵ ئەوەشا تاکومانی دوو بەڕاستی زۆر کات لە بەردەستایە تاکو بزانین گۆڕانکاری چی ڕۆیە سەرڕایەوەی هەمیشە بەرشلۆنا لە مانگی دووە دۆخی خراپ بووە و بیرمانە چێ یاریەکانی قۆناغی 16 و یاریەکانی چوون لە یاری یەکەم لەسەر یاریگای دیێگۆ مارادۆنا دەبێ لەبەرەوەی ناپۆلی دووەمی کۆمەڵەکەی بوو. بەرشلۆنا لەمانی دووە دۆخی خراپە، بەڵام ئەوەی کە شەفاعەت بۆ بەرشلۆنا و چاویە کات نازام وە گوتم ئەگەرە تاو کاتە چاوی ڕایەنەری بەرشلۆنا بمێنێ شەفاعەتەکەیەوەیە ناپۆلیش دۆخی خراپە و یاری یەکەمیش لەسەر یاریگای دیێگۆ مارادۆنا بێ یاری گەڕانەوە لە کامپانەوە یاخود لە یاریگای ئۆلۆمپیە بێ ببوورە بۆ ئەمەیان قورسە. مامۆستا باسی چاویت کرد کە هەر ئەمەی پێ هەر ئەمەی پێ باشە چاوی ئێستا لیڤای لە بەردەسایە باشین هێرشبەرەکەیەتی تەمەنی 35 ساڵە، بەڵام ئەبینی بۆ منە یانە گەورەکانی دیکە کاتێکەوە هێڵی هێرشبەریان بەهێزە هێرشبەرەکانیان لاون یاخود هێرشبەرێکن لە قیمەی ئاسیانە، بەڵام لیڤا لە ئێستەیە هەز ناکەی دەرفەتی زۆر بۆ ڕێەکەوێ، بەڵام کەمترین گۆڵی پێتۆ مارەکە، یعنی ئەگەر بڵین ئەرکی ڕاهێنەر ئەوەیە دروستکردنی دەرفەتە کۆتایی هێنان بە لەمسەی کۆتایی ئەرکی یاریزانە. لیڤاندۆفسکی خۆ کێشەی نەبووە، لیڤاندۆفسکی لە شوێنێکەوە هاتووە لە دواوە 10 کەس تۆپیان بۆ دروستەکە لە نۆیەرەوە بۆ مۆلەر. لیڤاندۆفسکی سا لە بەرشلۆنا مۆلەری نەماوە، چەکە گەورەکەی لەدەزاوە کە زۆرترین گۆڵی لیڤاندۆفسکی مۆلەر بۆی ئامادا کردو و لەگەڵ ئەوەشدا لیڤاندۆفسکی 2 ساڵ باشترین یاریزانی جیان بووە لە گەڵ بایرەنا، بەڵام ئاشێت لە ماوەی گواستنەوەی زستانەیەوە تا لە 2 هەفتەی ئایندەیە لیڤاندۆفسکی بەرشلۆنا بەجێ بێڵێ بەرەو خولی ڕەوشەنی سەعودی ئەو کاتە ڤیکتۆر ڕۆکیەت کە ڤیکتۆر ڕۆکی لە بەرازیلەوە دێت هەموو شتێک کۆتایی پیاتۆ ئێستا و کوڕە یاریزانی بەرشلۆنایە. ئاشێ دەو کات لەگەڵ بەرشلۆنا ئەگەرەکان زیاتر بن بۆ هێڵی هێرشبەری، بەڵام
کێشەکە لەوەیە چاوی ناتوانێت بە لیڤاندۆفسکیە کە دوو جار باشنیار زین گیان بووە لەگەڵ یانەیەکی وەکو بایرەنا شەشینەی بردوتەوە چاوی ناتوانێت برەو بە توانەکانی ئەم کوڕەبات و توانەکانی سەر نەکەوێت بەڵکو داببەزێت بەڕاستی ئەمە نەخاتە گومانی ئەوەی کە چاوی بتوانێت شتێکی باشتر بە ڤیکتۆر پێ دوای لیڤا بەم تەمەنەوە پێویستی بەڕاهێنەر بێ بۆەوەی ئەزمموی گۆڵکردنی لێوەگرێژمە بەسم لەوە بوو بۆیە من پێم وایە لیڤاندۆفسکیات کە سەردەمانی خۆی لەگەڵ بایرەنا لەگەڵ ڕوبەڕووی چاوی یاری کرد حەو گۆڵیان لە بەرشلۆنا کرد بە دوو یاری ئەو کات چاوی تیتۆ ڤیلانۆڤا نەخۆش بوو چاوی ڕێبەرایەتی تیمەکەی کرد و پلانی یاریەکەی دانا بایرەن حەو گۆڵی لە بەرشلۆنا کرد بە دوو یاری لە 2020 تا بایرەن بە یەک یاری هەشت گۆڵی لە بەرشلۆنا کرد بۆیە چاوی نەیتوانیوە برەو بابە لیڤاندۆفسکی بەڵکو لیڤاندۆفسکی ئێستا بۆتە یەکێک لە یاریزان تەمەڵەکانی هێڵی هێرشبەری بەرشلۆنا بۆچی لەبەرەوەی وەکو جاران وەک پێم وتی تۆپی ناگاتێ لە نوێرەوە تۆپی یەگەشتێ بۆ مۆلەر کە زۆرترین تۆپەکانی ئەو بوو ئیدی ڕۆبن ڕیبێری ئێستا کومان سانێ گنابری ئەمانە هەموو تۆپی یانەیە بە لیڤاندۆفسکی ئێستا لە بەرشلۆنا ئەو تۆپانی پێناگا یاریزانانی هێڵی نێوەن دەواکاری ناکەن بۆیە لیڤاندۆفسکی بە تەواوەتی لە مودی بەرشلۆنا چۆتە دەرەوە تاکو مانگی دوو ڤیکتۆر ڕۆکی و ئەو یاریزانانی تری بەرشلۆنا ئەشێت وردەوردە لەگەڵێکە هاوتا بن بەڵام من ئەمەیان نازام ئایا چاوی تاو کاتە خۆی ڕاهێنەری بەرشلۆنا بێ یا خوددا جواوەکان فلیکس و کانسیلۆ ئەمانە تا چەند توانیویانە کاریگەریەکیان هەبێ بەسەر پێکاتی باشەلۆنە و تا چەند سوودیان بە پێکاتەکەی چاوی گەیان و لە ڕووی ئاست و من بۆ جوافلێکسەوە تی جوافلێکس یاریزانێکە بەڕاستی سوپەرە و یاریزانێکی ناوازەیە و ئاستی مەزن پێشکەشەکات چ لەگەڵ ئەتڵەتیکۆ چ لەگەڵ چێلسیش زۆر ناوازە بوو بەڵام بەداخەوە لەسەر زمانی خۆی کۆمەڵی کێشەی دروست کرد و دواتریش کە هاتە بەرشلۆنا ئەو تاکەی باش نەبوو بۆیە چاوی ناچارە بوو جاروبات بە گافی لێ یاریکە بە پێدری یاریکە بەڵام ێستا هاتنی جۆفلێکس ئەو شوێنە بە تەواوەتی بۆ یاریزانە ئەو ناوچەی گرتووە بەڵام کێشە لە دواوەیەتی کێ لە دواوە پشگیریەکە بۆی جوافلێت لە پێشەوە ئەکتیڤێتیە بێ چاوی ناچار بووە کانسێلۆ بێنێتە لای چەپکە من بەڕاستی ئێستا شتێ ناگەم بۆچی کانسێلۆیەتە لای چەپ لە کاتێکە کانسێلۆ ئەو بۆشایی دانی ئالڤێسی پڕ کردەوە کە بەرشلۆنا چەندین یاریزانی بۆیەدا نەیانتوانی پڕیکەنەوە یعنی نە سیمیدۆ نە نایچێم یاریزانە سێرجۆ ڕۆبەرتۆش نەیتوانی سێرجۆ ڕۆبەرتۆی نەکبەت خۆی یاریزانی نێوەن بەرشلۆنا کردی و کەس نەیتوانی و شوێن پڕکاتەوە کە کانسێلۆ هاتە شوێنە ڕێکۆکو دانیال vێش پڕی کردو بەڵام لەگەڵەوە شابین چاوی هات کانسێلۆ لە چەند یاریەکەیانێتە لای چەپکە بەتەواوەتی ئەم کوڕە پەشێکەوێت و ئەبێتە کێشەی گەورە بۆیە ئەم دوو یاریزان پرتوگالی هەردووچیان یاریزانی سوپەرن و بەڕاستی کانسێلۆژ ئەگەر زمانی خۆی نەبووایە و گواردیۆلا شێوازی یاریکردنی خۆی نەگۆڕیایە پێم وانە بوو لە مانستی بێتە دەرچکە و کات باشترین یاریزانی پریمە لیگیش بوو وەلا بایرەنیش ئێستاش داوان لێ کردو تویانگە تۆ پێت باشە بگەڕیتەوە ئێمە تۆمانەوە بۆی ببیتە جێگرەوەی مەزراوی کە پێم وایە تۆ خێت زۆر باوەڕی بە مەزراوی نیە بۆیە جاروبات یاری بە لایمەری شەکا لەوە و بە نیازیشن ئەگەر لە ماوەی گواستنەوەی زستانەیە یاریزانێ بێن کیمیچ بچێتەوە ئەو کاتە لەوانەیە پێویستیان بە کانسێلۆ نەبێ بەڵام بۆ بەرشلۆنا کانسێلۆ ئەو شوێنەی دانیال vێزی پڕ کردەوە بەس نازانم چاوی بۆچی سەری لێ تێگەیایی بەتەوە دواشت لەسەر بەرشلۆنەوە پرسیارێکش لەسەر ناپۆلی پێ دوان نییە بەرشلۆنە بۆی کێشەی چۆن بڵێ کاتێک جێگرەوەی سێرجۆ بۆسکێسی نییە سێرجۆ بۆسکێز ڕۆیشتووە یاریزانێک نەبێت بۆ نمونە هەمان ئاسی سێرجۆ بۆسکێز لەگەڵ دانەوەی تۆپەکان و دابەشکردنەکەی و ڕاگررتنی باڵانسە لە نێو لە بینی ناوەڕاست و بەرگریە ئەم کێشانی بۆ دروست بێەوە لەسەر ناپۆلیش پێ دوایە ناپۆلی تاکوێ ئەگای ینی ئەم ساڵ لایەنی کەم ئەگەر خولیانە پاڵۆنەکانیش نەبێ ئەتوانێت ململانێت لە خولی ئیتالیا بکات بۆ بەرشلۆنا من پێم وایە دیۆنگ کە و کێشەی چارەسەر کردووە بە لە دەیادەی ئێمێ دیۆنگ لە دەیادە ینی دیۆنگ ئێستا لە هەجیانێکی ئەوروپا بێ و قاچانەی لە ئاڵتۆنە ژیرێت دیۆنگ بەڕاستی نەکشێنی بۆسکەی پڕ کردەوە بەڵکو کۆمەڵێ پانتایی نوێی لەو ناوچەیە دروست کردووە کە تەنها دیۆنگ دەتوانێت بۆیە بایرەن
خوازیاری دەستەبەرکردنی دیۆنگە مانچستەر یونایتد خوازیارێتی و چەندانیانەی تریش خوازیاری ئەوەم کوڕە بەس بڵێ باشە لە بەرشلۆنا ئێمە دەرەوە بۆی بیگوازنەوە بۆیە بەڕاستی شوێنی دیۆنگ ئێستا دەستکاری ناکرێ و نەک چاوی هەچ ڕایەنەرێکی تر بێت ئەگەر دەستکاری دیۆنگکە بێعەقڵێکی گەورە ئەکات چکە دیۆنگ چارەسەری تەواوی ئەو کێشەی کردووە بۆ مەسەلەی ناپۆلی من پێم وانە ناپۆلی هەموو ڕاهێنەرەکان تەنانەت ساریش کە ئێستا تیمەکەی لاسیۆ کەوتۆتە بەردەمی دێوەزمەی بایرەن ئەویش خوازیاری ئەو بوو لە قۆناغی 16 بەرشلۆنای بەرکەوێ هەمووی دووەمەکان خوازیاری ئەو بوون بەرشلۆنایان بەرکەوێ بۆ لەبەرەوەی خۆیان لە بەرشلۆنا بە باشترە بینن و بە پلان و بە تاکتیک خۆیان لە چاوی بە باشترە بین و ئێستا کە ناپۆلی کەوتوتە بەردەمی بەرشلۆن ئەگەر بەرشلۆنا نەبوایە من پێمەوتی هیچ کێشەیەک نابوو ناپۆلی لەمەش ماڵاوای کردو بەڵام کێشەی ناپۆلیەوەی لە ئێستای کەوتوتە بەرامبەر بەرشلۆنا بەس لەو باشترە لە ناپۆلی باشتر تەنانەت لە لازیۆش باشتر نییە بۆیە ناپۆلی پێم وایەمە هەنگاوی کۆتاییە بێت لە چامپیۆنز لیگدا ئەگەر لەمانی دووە گۆڕانکاری و کۆمەڵێ شت نەکرابوو و ئەگەر موارتەلمات زاری بەم شێوێش بەردەوام بێ من دڵنیاتەکەمەوە پلەی چواریش ناگرێت لە کاتشۆدا واتە لەوانەیە بە گۆڕانکاریەکانی چامپیۆنز لیگی وەرزیدا تووشەوە هێشتا ناپۆلی نەتوان وەرزیدات و بەشداری چامپیۆنز لیگیش بوو یاری پۆرتۆ ئەرسیناڵ کە ئەمە لەوانەیە وەکو ناو پۆرتۆ لە ڕێزی زۆر سوپەرەکانە نەبێ هەرچەنە خۆلیانە پاڵەنەکانی بەدەستێنا بەڵام لەم چەند ساڵەی دواییە تاوەکو بۆ قۆناغێک لایکەرەوەکان نەڕۆیشتۆ پێش کۆتاییتەر کردیە دەرەوەی ئاستێکی مەزنی پێشکەش ئەم یاریە چۆن هەڵەسەنگێنی پۆرتۆ ئەرسیناڵ و ئەرسیناڵ ئارتێتا بە ئارتیتاوە ئێستا پەرانەرایەتی ئارتیتا ئێستا لە پێشەنگی خولی ئینگلیزیە پێ دوایە ئارتیتا دوای کامیان کێ کام ڕێگەیان دوو ڕێگەشکی پێ ناگیرێت بەدڵنیایەوە ئەمە لە دەست بکەوێتە دوای هەردووچیان لە دەستێ بۆیە من پێم وایە ئەرسیناڵ پریمەر لیگی زیاتر بەلاو گرنگە و ئارتێتا زانێت ئەگەر لە چامپیۆنز لیگیش بەردەوام بێ قۆناغی 16ش ببڕێ لە قۆناغی هێشتا کێتە بەردەمی دێوەزمەکان من سێیانم بۆ داناوی لە ئێستاوە سێیانە لە چامپیۆنز لیگا من پێتەڵێم لە قۆناغی 16 زۆر نزیکە ئەم سێیانەیە لە قۆناغی 16 بن لە کاتێکە یەکێکم لە قۆناغیەش یەکێک ملوانی کە زۆر ڕقم لەوەیە کە پێشببینی بکەی بەڵام مانسیتی ڕیال مەدرید بایرن ئەمانە لەو یانانن کە من پێشببینیەوە کەم لە قۆناغی هەشتا بن بۆیە ئارسیناڵ بۆ خۆی باشە دوای کەروێشکی پریمەر لیگ بکەوێت نەک کەروێشکی پریمەر لیگ و چامپیۆنز لیگی بێت دڵنیاتەکەمەوە هەردووشان لە دەستێچ بۆ ئەم قۆناغی پۆرتۆژ لە سەردەمێکی بەڕاستی ناجێگیریە لە خولی پرتوگالیشە ینی ئاسی وەک پێویست نییە یانەکانی تر ئاڤێ بێ براگا بێ بەنفیکا بێ بە ئاسانی ئێستا لە پۆرتۆ بنەوە بۆیە ئەویش پێویستی بە نوێکاری ئەو ڕایەنەرەکەشی خۆشیێزانێک کە دۆخی پۆرتۆ تاوانێ بۆیە لە ئێستا بڵین و نەڵین ئەگەر بە مێژوو بێت پۆرتۆ مێژووی لە ئارسیناڵ مەزنترە لە چامپیۆنز لیگا دوو نازناویەیە بەڵام بە پێی یاریکردن و داتابێ ئارسیناڵ باشترە و یاریزانی باشترە بەڵام وەکو پێموتی ئارتێتا نابێت هەوڵبا بۆ دوو کەروێشک چکار دوو کەروێشکەکەی لە دەستەچێت لە کوردیە دوو جەژن پێکاتەوەشی پێ نییە پێگاتەی پێ بەڵام بۆ خۆی باشترە ئاگاییەکەی لەسەر پریمەر لیگ چرکاتەوە ئەگەرچی پریمەر لیگ هەفتانە گۆڕانکاری لە سەرکردایەتی خولەکەی ئاکرێەوە هەموو شپانزای مانستی تا هەفتەی سیش خراپێ لە هەفتەی سێوە میگەیا مەگەل لیڤەرپۆلیش بینیمان لە هەفتەی ڕابردوودا چی بەسەر هات ئەو یەکسانبوونە بەرامبەر مان یونایتد لیڤەرپۆل لە پلەی یەکەمەوە هێنایە پلەی دووەم یەکی تر لە یاریە بەهێزەکان ئینتەر میلان و ئەتلێتیکۆ مەدریدە ئەمە گرنگە کە ئەمە یارێکی زۆر هەر یارێکی ڕۆحیشە بۆ دێگۆ سیمۆنی خۆی لەبەرەوە یاریزانی هەردوویان بەدڵنیا ئەنجا یارێکی چۆن بڵێ جەنگیان ڕۆحێتی جەنگاوەری ینی جگە لە تەکتیک بە ڕۆحێت و بە چۆن بڵێ گەرم و گوڕی و ئەوانە ئەم یاریە ئەناسرێتەوە دێکمان لەسەر ئەم یارێتی سێتەوە ئینتەر من ئەم ساڵ لە ڕیزی چوار گەورەکەی چامپیۆنزا دامناوە ینی ریال
بایرن سیتی ئینتەر ئەم چوارە بەربژێرن لە هەموو قۆناغەکانە بۆ بردنەوەی ناسناوی چامپیۆنز لیگ. ئەتلەتیکۆ ئەوەی ئەیبینین لێی گۆڕانکاریکی گەورە لە استراتیج و شێوازی یاریکردنی ئەتلەتیکۆیان ڕوویداوە، بەڵام زۆر جار سیمۆنی تووشی شۆکەکانی هەر لە نێوان دیەم هەفتەیە بڵێم هەفتەی کە ڕۆژ یاریەکی دێربیە بوو بەرامبەر خیتافی تا خولەکینەوە تۆ لە پێشەوەی 3-1 لە خولەکینەوە بۆنەوە حەوت دوو گۆڵە لێ کرێتەوە یارێکە بە یەکسانی کۆتاییات و ئەتلەتیکۆ نەیتوانی بێتە پێشەوە لە لالیگادا. ئەم شێوازەی سیمۆنی زۆر جوانە، ئەتلەتیکۆیەکی زۆر بەیە زۆر ناوازە ئەبینیست بەڕاستی ینی گریزمان بۆ ئەیقۆنەیەکی گەورە تەنانەت گۆڵەکانی لەگەڵ لیزارە گۆنێسیش یەکسان کردەوە بە کاتێکی ئامانجێکی گەورەی پێکێت. ئەخر مەبەستەکەمەوەی یعنی سیمۆنی لە هەڵبەز و دابەزە بۆیە کاتێککە ڕوبەڕووی ئینتەرێکی مەزنە بێتەوە ئینتەر کارەساتی تیرروپشکی قۆناغی 16 بوو لای من، یعنی ئینتەر کە بە دووەمی سەرکەوت بن لە کاتی تیرروپشکەکە شادم کارەساتی یەکەمەکانەوەی کاتێ ئینتەریان بۆیەتە دەرەوە نەهامەتی ئەتلەتیکۆ بوو ئینتەری بواتە دەرەوە. دیێگۆ سیمۆنی بە لایەنی سۆزداریەوە بەشداریەکە لەم یاریە چکە سیمۆنی لە 2010 هەموو شتێک کۆتایی پێات پرۆژەی ئینتەر میلانۆی قبول کرد خەریک بۆ ئەتلەتیکۆ بەجێ بێڵە بۆ ئینتەر چکە ئینتەریش لە دڵیاتی وەکو ئەتلەتیکۆ لەبەرەوەی یاری بۆ هەردووچیان کردووە، بەڵام سیریزۆی سەرۆک پەشیمانی کردەوە لەوەی وتی چیتەوە بۆ تەکەم بەس لەگەڵ ئەتلەتیکۆ بەردەوام بە لەگەڵ ئەتلەتیکۆ بەردەوام بوو سپالێتی چوو بۆ ئینتەر سەرکەوتوو نەبوو لەگەڵیا و ئێستا بینین کە سیمۆنی ئینزاکی ئاستێکی مەزن بە ئینتەر پێشکەشەکە پاروەرز گەشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ پاروەرز دووەمی کاتشۆ بوو جامی ئیتالیای بردەوە سوپەری ئیتالیای بردەوە و ئەم ساڵیش ئینتەر لە پار باشترە. ئەم یاریەی کە ڕوبەڕووبوونەوەیە بەڕێزە کە سەرەتا باسی بەرشلۆنە و ناپۆلی و کردتم لەگەڵتانیم لەبەر ئەمە بوو یاری کارەسات لە قۆناغی 16 چامپیۆنز لیگە ئەم یاریانەیە ئەم شێوە یاریەیە کە ئینتەر تێدا ڕوبەڕووی ئەتلەتیکۆ بێتەوە هەچ کام لەم دوو یانەیە سەرکەون بۆ قۆناغی هەشت زۆر بەهێزە بن هێزێکی زۆریان لەوە وەرگرتووە کە بردنیان لە بەرامبەری تۆمار کرد. پێ دوایە ئینتەر وەکو ئەرسیناڵ بە دوای دووکەشەکە ڕابکە پێ ئەگات ئەنتەر ئەتوانێت ئینتەر لە جامی ئیتالیاشا یاری ئەمەتوانێت دوای سێکرێشکە ئینتەر ئەتوانێت هەرسێکی بەڵام ئەوەی تۆزێ ئەچی ئینتەری قورس کردووە ئامادەی یۆڤە یۆڤی هیچ خولێکی نییە یۆڤیل هیچ شتێکی نییە تەنها بەشداریکردن لە جامی ئیتالیا و لە سێریایە لە کاتشوە بۆیە یۆڤا بە دوایەتی بە بەردەوامی بە دوای ئینتەرەوە بەڵام ئامادەی تیمەکەی سیمۆنی ئینزاکی لە یۆڤانتۆسیش باشترە لە خولی ئیتالیا بۆیە ئێستا هەر لە پێشەنگایە بە یەکسانبوونی یۆڤە بەرامبەر جێنەوە و بردنەوەی ئینتەر لەم هەفتەیە ئینتەر لە یوڤەش دوور کەوتوتەوە تاکومانی دووش بن دڵنیام ئەو پێگاتە جێگیری سیمۆنی ئینزاگی ئەو 3-5-2 جوانترین 3-5-2 کە لە ئەوروپا ئێستا جێبەجێکرێ ئەوەی سیمۆنی ئینزاگی جێبەجێکە بۆیە بەڵێ ئارسینال ناتوانێت دوو کەروێشکەکە بگرێ بەڵام سیمۆنی ئینزاگی ئەتوانێت لە هەر سێ کێبڕشیەکەیە بەردەوام بێ وەکوی پاروەرز کردی وەکوی پاروەرز گواردیۆلای ناچار کرد دەستبەرداری فەلسەفە و قسەی زل و هەموو شتێک بێت تەنها لە پێناویەوەی یەک گۆڵ لە ئینتەرکە تا نازناوی چامپیۆنز لیگ بەرێتەوە دانا من دوای یارێکە یەکسەروتم لە ستۆدیۆ تم ئینتەر میلانۆ هەموو شتێکی بردەوە گواردیۆلا دەستبەرداری هەموو شتێک بوو تەنها لە پێناویەوەی ئامانجەکە ئەنجام کە بیپێکێویش بردنەوەی نازناو بۆیە ئینتەر لەم وەرزەشە بەڵێ لە پاروەرز باشترە ئەو بۆندانی کردوێتی تووران بە تایبەت و کۆمەڵێک لەو یاریزانە پێشەمویانەوە لاوتارۆ لە لووتکەیە بەڕاستی ئەلێکسی سانچێز هاتۆتەوە هاوکاریکی باشیانەکە و لە دواشەوە پێگاتە ئینتەر ناوازەیە بۆیە من پێم وایە یاری ئینتەر و ئەتلەتیکۆ دڵی قۆناغی 16 چامپیۆنز لیگی وەرزێ ئەگەر باسێک لە پاشای چامپیۆنز لیگ بکەین ڕیال مەدرید بەڵێ یعنی ئەبینین ئەم یانەیە بە تایبەتی لەژێر دەستی ئەنچیلۆتیە بەردەوام بە تایبەتی لە چامپیۆنز لیگە ئاستی بەرەو پێشە چێ بۆ نمونە کەریم بەنزیمەی ڕۆیشت ئەمساڵ بە شێوازێکی جیاواز شێوازی سەردەمی بیگ میلان هاتوو لە ڕیال مەدرید HSPێنێ و بیلینگامی وەکو کاکە بەکارەهێنێت ئاستێکی مەزن پێشکەشکاوە تاکە یانەش ئەتوانی بێتی لەم وەرزەیە
لە جیرۆنا بەرێتەوە لە خولی ئیسپانی و جیرۆناش نتوانێت گۆڵی لەسەر تۆمار بکات کە بینیمان 3-0 بینیمان جیرۆناچی بەسەر گەورەکانی ئیسپانیا و بەسەر تەواوی تیپەکانی ئیسپانیا هێناوە بەڵام نەیتوان ئەمە بەرامبەر ڕێڵ مەدرید کە وەل ئەوروپاشە ئەبینین ئاستێکی مەزن پێشکەشەکە لە دواوەیە بە ئەنجام لە پڕێکە ئەبینین بیلینگهام دەرەکەوێت ئەنجام یەکسانەکاتەوە بیلینگهام دەرەکەوێت 30 ساڵە خەڵک گەرباسی ڕۆناڵدۆ لە خولی ڕەوشانە ئێستاش بە شانوباڵی هەڵەیرێ کەس باسی مۆدریچ ناکات 30 ساڵە و لە ڕیال مەدریدیشە لە پڕێکە بە پاسێکی سەحراوی ئەبینین بیلینگهام بەس خۆی گۆڵپارێز دەمێنێتەوە گۆڵ تۆمارەکە ڕاست چی تێ لەسەر ئەنچیلۆتی من وتومە هەمیشە ئەگەر ڕایەنەرانی مەزن هەبن لە تۆپی پیا لەم سەردەمەیە گواردیۆلا کلۆب هەروەها تۆخێل یا ڕاهێنەرەکانی تر ئارتێتا چێنیت ناوەکانێنیت زیدانمان هەبوو زێدان ساش پێم وایە ڕاهێنەرێکی باش نییە باواز لەو سێ چامپیۆنز لیگە بێنین کە هەمووی گوماناویە زێدان ئێستاش ناوێرێ لەگەڵ هیچ جیانێکی ترایەتکی ڕاهێنەرایەتی وەرگێ ئێستاش چاوەڕێی ئەنشلۆتی بڕاو ببێتەوە ڕاهێنەری ڕیال بۆ لەبەرەوەی ڕیال خۆی وەکو پێگاتەیەکی ئامادەی بۆیە زێدان نەوێرای بچێتە یوڤە نەوێرای بچێتە مان یونایتد و ناژوێرێ بۆ هەندێکەوەن چاوەڕێی فەڕەنسایەت چاوەڕێی فەڕەنسا نەبێت لەبەرەوەی دێشان بە تا 2026 بۆی تازەکرایە بەڵام ڕیال مەدرید ئەنشلۆتی نەبێت هیچ ڕاهێنەرێ ناتوانێت بیگەێنێ بەم ئاستە ئەنشلۆتی نەبووە هیچ ڕاهێنەرێ نەیەتوانین بە 8 پێکانەوە پێشەنگی لیگا بگرێت و پێشەنگی کۆمەڵەکەی بگرێت لە چامپیۆنز لیگا بە 18 خاڵ سەرکەوێت بۆ خۆناغی داهات و زۆرترین گۆڵ تۆمارکە ئەنشلۆتی نەبووایە ڤینیسیۆس نابوو بۆ ئەستێرە مەزدا ئەنشلۆتی نەبووە بلینگهامێکە لە دۆرتمۆند یەدەکە لە لیگایە نابوو بە ئەستێرەیەکە ئەمە ئەنشلۆتیە سایەقی پاسەکەی ڕیال مەدریدە بۆیە پاسەکە بە ئاسوودەیەگا بە وێزگەی خۆی لە بەرامبەرە لایپزیگ تیمێکی سەرسەخت تیمێکی خێرا پاروەرز ریاڵی ئیزعاج کرد لە کۆمەڵەکانە پاروەرز مانسیتی ئیزعاج کرد لە بەبێت چانس نایە بەرین کەوارەوەرە ریال مەدرید بووەتەوە نابێت چانس نییە بگرێ بنەڵەمیێکە لە ڕوبەڕووبوونەوە خۆشەکانی قۆناغی شانزی چامپیۆنز لیگ لایپزیگ ئامادەیە بەڵام وەکو مێژوو وەکو ئەوەی بڵێ بتوانێت ریال مەدرید لە قۆناغی شانزە بکاتە دەرەوە زۆر قورسە سەرڕایەوەی ماکرۆک و یاریزانەکانی ئۆلمۆ و یا هاوڕێکانی بەڕاستی ئاستێکی مەزن پێشکەشەکەن بەڵام بەڕاستی قۆناغی شانزە یەکێکی تر لە سیناریۆ خۆشەکان کە پێشکەشمانەکە ڕوبەڕووبوونەوەی ڕیال و لایپزیگە کە ناتوانانی بڵێ چی ئەگوزارێتەیە بەڵکو تەنها توانین بڵێ بە هەمان چێژی لێ بکەین بە کورتی باسێک لە بایەرەکەی خۆت و لازیۆکەی ساری بکەین ساری حەزی بە بارشلۆنا بوو بۆچی لەبەرەوەی ساری زانی وەکو پلان وەکو تاکتیک ئەو ئەتوانێت بەسەر چاڤیا ساڵ بێ بەڵام بۆ ڕوبەڕووبوونەوەی گێژاوی بایرن قورسە لاسیۆ بتوانێت هەنگاوێکیش بچێتە پێشەوە بیربان نەچێت 2022 جارە کە بایرن و لاسیۆ ڕوبەڕووی یەکبوونەوە بە هەردوو یارێکە بایرن 6 گۆڵی لە لاسیۆ کرد و لاسیۆ تەنها گۆڵێکی بۆ کرا لە یاریگای خۆیەوە ماڵئاوایی لە چامپیۆنز لیگ کرد بۆیە ئەو لاسیۆی و کاتە زۆر لە ئێستاش باشتر بوو کە لەگەڵ سیمۆنی ئینزاگیا بوو لاسیۆ ئێستا لەگەڵ ساریە ئاستی وەک پێویست نییە لە کاڵچۆشە بۆیە من پێم وانییە لاسیۆ توانای بەرگەگرتنی ڕێتمی یاریکردنی بایرەنی شێبێ چ جایەوەی لە بەردەمی هاریکەین و لە بەردەمی سانێ و لە بەردەمی مۆسیالا و مۆلەر و کیمیچ و گرۆیسکا و ئەمانەیە خۆیان پاریس بە چانس بوو ڕوبەڕووی سۆسیداد بۆیان سۆسیداد شتێکی ترمان پێڵە من پێم وایە ئەمەیەکێکە لە دیمەن ناشرینەکانی چامپیۆنز لیگ سەرخستنی پاریس جارێکی تر گومانێک دروست دەکاتەوە لەسەر چامپیۆنز لیگ ئەوەی کە لە یارەکەی نیوکاسڵ و غەدەی لە ئیدیها و تیمەکەی کرا بەڕاستی ئەو لێدان سزایی بۆ پاریس هەژمار کرا چونکە تۆپ کاتێ بەرجەستاکێت و بەردەست دەکەوێت دەمە بە هیچ جۆرە لێدانی سزانیە چونکە شەوی دوای ئەو یاری پاریس و نیوکاسڵ ڕێک بایرەن و کۆبناگەن هەمان حاڵەت ڕوویایەوە خانمەداوەری یاریەکە چوو سەیری واری کرد هاتەوتی نۆ پێنالتی ئەی بۆ پاریس ئەمە کرا بەڕاستی سەرکەوتنی پاریس گوماناوی بوو ناسەر خلێف سەرۆکی دەستەی دوانزەیانە گەورەکەی ئەوروپا خەریکاوی ژۆک و پێرێز گومان لەسەر خۆی دروستەکە و ئەگەرێکی قرس بۆ سۆسیێدا سەرڕایەوەی من پێم وایە سۆسیێداد لە ئێستا لە وڵاتی ئیسپانیا جوانترین پێگاتەیە باشترین پێگاتەیە بە یاریزانانی لا و بە ئەزمونونەکان بەهێزترین تیمە لە ناو 5 تیمە گەورەکەی ئیسپانیا
ریال بەرشە ئەتلەتیکۆ جیرۆنا سۆسیێداد جوانترینیانە بەهێزترینیانە سەرڕایەوەی ئەم تیمە کۆمەڵێک یاریزانی لاوی تایە بەڵام ئەم یاریزانانەی هەڵبژاردی لاوانی ئیسپانیا و لەگەڵ بە ئەزمونونەکانە جوانترین تیمیان پێشکەش کردووە لە ئێستاە بەڵام لە بەرامبەر لیویس ئێنریکی کە خۆی جوان هەموو تیمەکە ئەناسێت و گۆنزالێسی ڕایەنەریان ناسێ بەڕاستی من پێم وایە پاریس ئەگەری زیاترە بۆ سەرکەوتن سەر ڕایەوەی بەهێزی سۆسیێداد لە بەرامبەر ئەو هێڵە لێک هەڵوەشاوانەی پاریس پێم وایە سۆسیێداد ئەتوانێ بەرامبەری بەستێتەوە. کۆپنهاگن و مانسیتی خۆ دەتوانی بڵێ بەڵام بێک دێر کۆمێدێک بەڵام گواردیۆلا خراپە تا ئێستا خراپە تا ئێستا و پاریش کۆپنهاگن لە ناو یاریگای خۆیان لەگەڵ مانسیتی لە کۆمەڵەکان یەکسان بوو قورسە لە کۆپنهاگن ببرێتەوە لە یاریگای خۆیان نەمان یونایتد ئەم ساڵ لی بردەوە نەگەڵتە سەرای لی بردەوە تەنها بایرەن توانی لی بەرێتەوە بایرەنیش پێویست ناکات زیاتر لە سەری بڕۆن چکە زۆر ناویمانێنە مانسیتی لە یاریگای کۆپنهاگن ئاکە یەکەم یاری بەڕێوەچێ گەر یەکسانیش بێت لە ناو یاریگای ئیتیحادی تایبەت بەخۆیان هەلایەکە بۆیە من لە سەرەتای پێم وتی سێیان ناتوانم بەرپشتکەم بۆی لە قۆناغی داهاتوو بن مانسیتی ڕیال بایرن بۆیە ئەرکی مانسیتی هێندە قورسنی ئایندهۆڤن و دۆرتمۆند و دوایاری دۆرتمۆند لە کۆمەڵی مەرگە بە یەکەمی سەرکەوت من بۆ ئەمەیان ئەڵێم یاریەکی تری خۆشی چامپیۆنز لیگە بینین وەک گوتم ڕیال و لایپزیگ پێم وایە مەشێکی ترە بێت لە یاریە خۆشەکان نیسەڕۆی ڕوبەڕووی دۆرتمۆنە بێتەوە نازانین تریسی جایە هەڕاهێنەری دۆرتمۆنە بێت تا و کاتە چکە لە یادی 14 ساڵەی دروستبوونی دۆرتمۆنیشە ترێزیج و کوڕانی لە هەفتەی پێشخرای بۆندزلیگا چەند شەوێک لەمەوە پێش نەیانتوانی بنەوە لە بەرامبەر ئەو ماینزە تۆمارکەن کە پاروەرز نازناوی بۆندزلیگای لە ناو یاریگای سیگناڵی دۆنا پارک لێ بردن پێشکەشی بایرانی کە دۆرتمۆند بۆ یاری شەشەم لەسەرێک لە هەموو پاڵەوانتیەکان بەرامبەر ماینز یەکسان بووە هاندەرانی دۆرتمۆند کە قەت تووڕە نەبوون ئەم جارە تووڕەن لە ئیداریانەکە داوای دوورخستنەوەی تریسیچەکەن بۆیە پێم وایە ئەگەر ئێدن تریسیچ لە ئەرکی ڕایەنەراتی دۆرتمۆند دوور بخرێتەوە و تامانگی دوو ئەو دۆرتمۆنە جوانە ئەو تیمە جوانی لە ناو یاریگایە ئەو تیمە جوانی لەسەر کورسیە دەگا بەڕاستی ئەگەر ڕایەنەرێکی وەکو فیلیک بێت لەوانەیە کێبڕکی نازناوی چامپیۆنز لیگیش بکە نەکەوەی لە بەرامبەر PSV سەرڕای PSV لە خولی هۆڵندایە لە دۆچ لیگە زۆر ئاستی بەرزە زۆر ناوازەیە بەڵام لە بەرامبەر دۆرتمۆنە پرسە خۆی پێبژیرێ و بیریشمان نەچێت ساڵی 2002 دویانەیە دوایاری کۆتایی یۆرۆپالیگیان ئەنجامدا و کاتە دۆرتمۆند 2-3 بەرامبەر بە ئایندۆڤن دووچاری دۆڕان هات. مامۆستاجان سوپاس بۆ زانیاریەکان و سوپاس بۆ شرۆڤەکانت کە ئەمڕۆ دڵخۆشم ئەمڕۆ لەگەڵمان بووی ستۆدیۆکە جوانتر و ڕازاوەتر کرد بەڵام چۆن بڵێ هەم تۆ کارت هەیە و سەرقاڵی هەمیش کاتی بەرنامەی من کۆتایی هات ئەگەنە بەرنامەکردن لەگەڵ تۆوە ئەم باسە بە دوو کاتژمێریش تەواو نابێت لە کۆتایی بەرنامەکە سوپاسی ئامادەبوون دەکەم ئەگەر شتێکت مابێ. سوپاس بۆ بەڕێزە سوپاس بۆ کەناڵ جوانەکەتان بۆ میوانداریە و دڵنیا بە یاریەکانیش چێژی لێ بینێ بە تایبەت لە 14/2 کە ڕۆژی ڤالەنتاینە یعنی هاندەران تۆ پێشە و ڕۆژاتوان بۆ ئاهەنگی خۆیان بۆ چامپیۆنز لیگ و بۆ یاریەکان ئاهەنگی خۆیان بژێڕن و عاشقانی دەتوان لە ڕۆژیان بچن بۆ خۆیان گوڵی سوور ببەخشنەوە بێ. زۆر سوپاس بۆ بەڕێزە جوانترین گوڵیش پێشکەش بە بینەرانتان و بە کەناڵە جوانەکەتانەکەم. زۆر سوپاس بۆ تۆش بینەرانی ئازیز من هیچم نەما گەشتمە کۆتایی هەڵقەیەم هەفتەی بەرنامەی هەفتانی وەرشی لە کۆتایی بەرنامەکەشا سوپاسی ئامادەبوونی مامۆستا دانەر ئەسلان ڕۆژنامەنووس و شرۆڤەکاری وەرشی دەکەم کە ئەمڕۆ لەگەڵمان بوو. سوپاس بۆ ئێوەش کە تا ئەم ساتە بینەر و بیسەری ئێمە بوون. سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی سیداد بابانی قبوڵ فەرمونون تا هەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەفتانی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن.